ژمارەی ئاوارەکانی عێراق و سووریا لە هەرێمی کوردستان ملیۆنێک و 500,000 کەسی تێپەڕاندووە و تا ئێستاش ڕۆژانە بەهۆی هێرشەکانی داعش بۆ سەر شارەکانی ناوەڕاستی عێراق ژمارەکە لە بەرزبوونەوەدایە. ئەو ژمارە زۆری ئاوارەکان ڕێکخراوی یونیسێفی جیهانیشی تووشی قەیرانی دارایی کردووە و بە وتەی بەڕێوەبەری کارژێڕی پرۆژەکانی یونیسێف لە عێراق ئەگەر کۆمەڵگای نێودەوڵەتی هاوکاریان نەکات قەیرانێکی سەختی دارایی بەرۆکی گرتوون و ئەو بڕەپارەی لە بەردەستیاندایە بەشی دابینکردنی خزمەتگوزاری بۆ هەموو ئاوارەیە ناکات. ڕێکخراوی یونیسێف کە یەکێکە لە ڕێکخراوەکانی سەربەنەتەوەگرتوەکان لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووە دەستی کردووە بە دابینکردنی خزمەتگوزاری و شوێنی مانەوە بۆ ئاوارەکان تەنها لە 6 مانگی کۆتایی ساڵی 2014دا زیاتر لە 600 ملیۆن دۆلاری لە عێراق خەرج کردووە و بۆ ئەم ساڵیش زیاتر لە 200 ملیۆن دۆلاری تەرخان کردووە. بەڵام بەڕێوەبەری پرۆژەکانی یونیسێف ڕای دەگەیەنێت ئەو بڕەپارەیە زۆر کەمە و داوای هاوکاری لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد. لە ئێستا هەموو منەزەماتی نێودەوڵەتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە قەیرانێکی دارایی زۆر خراپین بە شەوەیەکی باش نییە و بۆیە ئەم مەسجەم داوام کرد مەسجد بگەێن بە وڵاتانی نێودەوڵەتی و وڵاتە پارەبەخشەکان بۆ ئەوەی هاوکاری حکوومەتی عێراق و نەزەماتی نێودەوڵەتی بکەن بۆ گەیاندنی مساعد هاوکاریەکانە بە شێوەیەکی باش. جێگیری پارێزگاری سلێمانی بۆ کاروباری هونەری ڕای دەگەێنێت هەرچەندە ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ ئاوارەکان هاوکارێکی گەورەی حکوومەتی هەرێم بوون، بەڵام ئەوەی لایەن گرفتە ئەو ڕێکخراوانە بەپێی پلان و بەرنامی خۆیان کار دەکەن و کار لەسەر پلانەکانی حکوومەتی هەرێم ناکەن. داواشی کرد بەرنامەکانی حکوومەتی هەرێم لە پلانەکانیاندا جێبکەنەوە تا بتوانن خزمەتێکی باشتر بە ئاوارەکان بکەن. دیارە ئەو ڕێکخراوانە لە پلانی گشتی خۆیانەوە کار بۆ ئاوارەکانەکان لە قەیرانی ئێمەوە کاری بۆ ناکەن. ئێمەمانەوێت پرۆسەی قەیرانی خۆمان بگەێنین بەو بەرنامەی کە ئەوانیانەوەی خزمەتگوزاری پێشکەش بکەن. لە سەرەتای هێرشەکانی داعش و ئاوارەبوونی ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ڕێکخراوی یونیسێف لە هەرێمی کوردستان دەستی بەکارکرد و بۆ هاوکارێکی باشی حکوومەتی هەرێم لە درێژەی چالاکیەکانیشاندا لقێکی تری ڕێکخراوەکەی لە شاری سلێمانی کردەوە تا بتوانێت ئاسانتر هاوکاریەکانی بگەێنێتە ئاوارەکان لە سنوورەکەدا. هاوکاریاسین NRT سلێمانی.